چەند هەنگاوێکی استراتیژی دەکەم کە ئێمە ناومانە و بەردەوامیش دەبین لەسەری و پاشان باسی ئەو کۆسپ و کێشە و گرفتانە دەکەم کە لەسەر ڕێی گەشەکردنی کەرتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاویش و دیارە لە هەمان کاتدا چارەسەرکردنی ئەو گرفتانەکەم باسی دەکەم دەبێتە مایەی زیاتر بەرەو پێشچوون و گەشەکردنی ئەم کەرتە گرنگە کە دوایی تۆزت هەموو باز دەکەم کە گرنگەکەی لە چیدایە. کەرتی کشت و کاڵ یا با بڵێم کشت و کاڵ لە هەرێمی کوردستان لە کاتی خۆیدا نەک هەر سەبەتەی ئامادەکردنی خۆراک بووە بۆ هەرێمی کوردستان یا بۆ عێراق، بەڵکو سەبەتەی ئامادەکردنی خۆراک بە بۆ وڵاتانی دەوروبەری خۆشی. بەڵام ئەوە لە چ کاتێکدا؟ لە کاتێکدا کە بەپێی سەرژمێری فەرمی حکومەتی عێراقی لە ساڵی 1965 دەڵێ 167 کوردستان بە کشت و کاڵەوە خەریکە. ئەوە لەو کاتەدا بۆ کە دیارە هەم حکومەتە یەکگرتووەکانی عێراق لەو کاتەدا پاڵپشتی باشی کشت و کاڵیان کردووە و پشتگیری باشی کشت و کاڵیان کرد بە تایبەتی لە ڕووی بودجە و خزمەتکردنی جوتیارانەوە. لە ئێستادا دەزان چەند کەس لە هەرێمی کوردستان خەریکی کشت و کاڵە؟ تا 2 ساڵ پێش ئێستا بەرەوەی لەم وەزارەتە دەست بەکاربین تەنها 116 وەڵانی کەمتریش خەریک کشت و کاڵ بوو. ئەم 2 ساڵە کە ئێمە هێندی هەوڵمان داوە گای باسی دەکەم کە بە تایبەتی لە سیاسەتی پاراستنی بەرهەمی خۆماڵی و بە تایبەتی لەوە کە ئێمە هەوڵمان داوە کە مؤسسە و دامەزراوەیەک بین دیفاع لە جوتیاران و لە بەرهەمێنی کشت و کاڵی بکەین. ئەم ڕێژەیە سوپاس بەخوا بەرز بۆتەوە بۆ 120 کە ئێستاش زۆر کەمە، بەڵام ئومێد دەکەم کە ئاوا هەنگا ئەم ساڵ ئێستا ئەگەر سەرژمێری بکرێت دڵنیام لە 120ش تێپەڕاندووە، چ بەهۆی هەنگاوەکانی وەزارەتی کشت و کاڵ بێ و چی بەهۆی ئەم قەیراندارایە بێ کە ئێستا پێدا تێدەپەڕین کە خەڵک وردەوردەوا دەگەڕێتەوە کشت و کاڵکردن و گوندەکان و بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆی. ئێمە لە سەفەرێکماندا بۆ بیلاڕوسیا دەزانن ئەوان بودجەی سەرەکی وڵاتیان داهات سەرەکی وڵاتیان چییە؟ کشت و کاڵ. لە کاتێکدا بۆ زانیاریتان ئەو وڵاتە کەش و هەواکەی هەتا خاکەکەشی بەڵێ بارانی زۆرە و ئاوی زۆرە، بەڵام خاکەکەی کەش و هەوایەکەی گونجاو نییە زۆر بۆ کشت و کاڵ. کاکە زستانان دەیانگوت دەبێتە ناقص 38 هەتا ناقص 38 و 39 ڕوویوە، یعنی کشت و کاڵ چۆن دەکرێنی ئا بۆ شەوێ، بەڵام کردویانە نەک بە خانی پلاستیکی، ئەوان بە خانی زوجاجی شوشەیی، چونکە پلاستیک یا نایلۆن بەرگەی ئەم ساردێ ناگرێت. دەزانن کشت و کاڵیان بە چەند بەشدار لە داهاتی گشتی وڵاتیان؟ یان ئێمە بەس کشت و کاڵ بە 165 بەشدارە پێکهێنەری داهاتی گشتی وڵاتی بیلاڕوسیایە. بەڵام ئەخ بشدانن ئەوان بە سەدا چەند دامی کشت و کاڵ دەکەن؟ بە 135، یعنی 135یان لە بودجەی گشتی بۆ کشت و کاڵ دیاری کردووە، بەڵام تەقریبەن دوو قاتی خۆی پارەی هێناوەتەوە خەزینەی وڵات. بەڵام بەداخەوە وڵاتی ئێمە کە باسی بکەم لە باشترین حاڵەتیدا کە ئێستاوە یەکێک لە خاڵەکانە، لە باشترین حاڵەتیدا لە ساڵی 2013 کە بە حساب بودجەیەکی زۆر باشە بۆ لە هەرێمی کوردستان تەنها بە 1.8 بودجە لە بودجەی گشتی بۆ کشت و کاڵ دیاری کراوە، بە 1.8. پێوەری جیهانی بۆ وڵاتێکی کشت و کاڵی دەڵێن نابێت لە 10 بودجەی گشتی کەمتر بۆ کشت و کاڵ تەرخان بکرێت. یعنی تەماشای ئەو فرامۆشکردنەی کەن کە ئەم کەرتەکەستان فرامۆش کراوە. ئەگەر حکومەتی بەعەز ئەمە دوای شاڵاوەکانی ئەنفالی بەدناو هەرێمی کوردستان وێران کرد بە تێکدانی 4000 زیاتر گوند و
تێکدانی سەرچاوەکانی ئاو و کانیا و سوتانی دار و باخ و باغات هەرێمی کوردستان خۆ حکومەتی هەرێم دوای 92 کە پێکهێنراوە هیچ بەرنامەیەش نەبوو بۆ زیندوکردنەوەی ئەم کەرتە ئەو هەنگاوانەی کە ئێمە وەکو هەنگاوی استراتیژی دنا هەنگاو زۆر کە باسییان وەکو هەنگاوی استراتیژی ناومان یەکەمیان برێتی بۆ لە کردنەوەی دەرگای وەزارەت دیارە پێشتر ئەم دەرگای وەزارەت و ئێستاش لە وەزارەتەکانی کە لە هێندێک فەرمانگە هەر داخراوە ئێمە بڕیارماندا ئەم دەرگای بکەین بۆ ڕووی خەڵکدا وێ ڕای دیاریکردنی ڕۆژانی سێشەممە بۆ دیداری هاوڵاتیان کاتەکانی تریش خەڵک هەر هاتووە ئێمە قازانی چیمان کردووە ئێمە بۆ وامان کرد جاری یەکەم پسرانی پەیوەندی لە نێوان خەڵک و دەسەڵات کە دیاردەیەشی زەقە بۆ کێشەیەکی گەورەیە ئێمە ئەم کۆسپەمان شکات دووەم بەڕاستی بۆ خۆم بەرچاوڕۆژنێکی باشم پەیدا کرد لە بینی ئەم خەڵکە لە کێشە و گرفتەکانی خەڵک لە داواکاریەکانی خەڵک و زۆر جار کەسی زۆر دڵسۆز و خەمخۆر هاتو پێشنیار و ڕخنەی باشی بۆ هێناوی زۆر سوودمان لێ بینیوە هیچ پێویستمان بەبەستی کۆنفرانسی گەورە و کۆنگرەی گەورە نەبووە کە سەرەتا ئێمە دەست بەکار بووین داوایان کرد کە کۆنگرەیەکی گەورە یا کۆنفرانسێکی گەورە لە ئاستی وڵاتانی دەوروبەر و دنیا ببەستین بۆ چۆنێتی بەرەو پێشبردننی کەرتی کشتتوکاڵ کاک بە ئەمە جارێ ئێمە باوە لە واقعی خۆمان تێ بگەین بزانین توانین چی بکەین بزانین گرفتەکانمان چییە ئێستا من بەرچاوڕۆشتن پێویستم بە کۆنگرە و کۆنفرانس نییە چونکە ئەگەر پێویستیش بێ شتێک بە شێوەیەکی ڕێک و پێک و مەبادی ئەوە دابڕێژرێ کۆنفرانسیان کردو پێشەمە بڕیارەکانیان هەیە ڕاستپاردەکانیان هەیە چی بکرێ باشە هەیە بەڕاستی بەس کارکردن پێیان و واقعی بوونی ئەم بنەمایانە کە دایاندا و ئەم برارانەی کە داویان ئەو ڕاستپاردێکە نووسیانەوە ئەمە کێشەکەیە و کێشەی وا هەبووە ئەم زۆر دەرباسم کردووە بۆ 30 ساڵ 40 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە خەڵکی فەقیر و هەژار ئەخر باشە مام حاجی برای بەڕێزم دایکی خۆشەویستم جنابەت لەکوێ بووی ینی 30 ساڵ 40 ساڵ پێش ئێستا باسی مشکلی خۆت کردبا کە کێشەکانیش قورس نەبوون یانی چارەسەر دەبوون وتیانە جا فڵان کەس ئێمە توانیمانە بەڕێوەبەرێکی گشتی ببینین تا بچین لای وەزیر و مشکلەکان خۆمان باسکەین ئەمە کێشەی خەڵک بووە هەنگاوێکی کەمان بریتی بۆ لە پەیڕەوکردنی سیاسەتی سیستەمی پاراستنی بەرهەمی خۆماڵی کە ئەمە یەکێکە لە هەنگاوە استراتیژیەکە دەتوانم بڵێم کۆڵەگەی پاراستنی بەرهەمی خۆماڵیە بۆ کۆڵەگەی دروستکردنی ژێرخانی ئابووریە بنەمایەکی گرنگی سیاسەتی ئابووریە تا ئێستا تا ساڵێک پێش ئێستا زوتیاری ئێمە بەرهەمێنی کشتتوکاڵی هەوڵی داوە کشتتوکاڵ بکە و بەرهەم بێنێ بەڵام سیستەمێک نەبووە سیاسەتێک نەبووە بەرهەمەکەی بپارێزێ بۆ بە بازار بکە و تووشی زەرەر و زیان نەبێت ئەغلب وایە بەڕاستیم کە دەمبیستەوە ئەنی کە من ئەو ساڵی کە دەست بەکار بووم کە سەرەتا بوو پەیوەندیی ئێزگا زۆرم پێوە دەکرێت کە دایان کاکە زەرەرمان کرد کاکە لە سەوزە لە میوە لە هەموو لە زەرەردا بوون لە کەرتەکانی کەی پەلەوەر لە گۆشت لە مریشک لە بەرهەمەکانی مریشک ئەم سیستەمە بۆ مایەچی یەکەم ئێستا زوتیار و بەرهەمێنی کشتتوکاڵی خۆمان سوپاس بۆ خوا هەست دەکەن کە دامەزراوەیەکیە بەرگریان لێ دەکات و هەوڵی بە بازارکردنی بەرهەمەکانیان دەدا و هەوڵی ئەوە دەدا کە زەرەر نەکەن و قازانس بکەن ئەم سیستەمە بەچی دەستمان پێ کرد بە دانانی ڕسومات لەسەر بەروبوومی هاوڕدا لە کاتی پێگەیشتنی بەرهەمی خۆماڵی بەڵام ئەمن دەمەوێت لە حەقەتێک باسکەم ئەمە بە ئاسان نەچەسپی خەڵک وا دەزانن تەنها برارە درا و ئۆتۆماتیکی زۆر باش جێبەجێ بوو سەرەتا معارزەیەک زۆرمان کرا بە تایبەتی لایەنی
هەندێ وڵات نیگەرانی خۆیان پیشاندا و هاتن چ لە ئێران و چی لە تورکیا لە ئەمریکا وڵاتانی تریش کە پێیان وابوو کە ئەمە زەرەر و زیان لە پەیوەندی ئابووری و بازرگانیەکانی هەرێم و ئەو وڵاتان دەدا. وان نەخێر ئێمە کێشەمان هەیە لە وڵاتی خۆمان، بەرهەمهێنی کشت و کاڵی جوتیاری ئێمە لە زەرەردایە. بەتایبەتی لە وەڵامی بەڕێز قونسوڵی ئەمریکا گوتی بازرگانەکانی ئێمە لە قەلەقدان. ئەمە ژوتم بەڕاستی جوتیار و بەرهەمهێنی کشت و کاڵی ئێمە لە زەرەردان. من ناکرێ خەم لە خەڵکی خۆمان دەخۆم، یعنی ئێوە وەکو ئەمریکا وڵاتی ئەمریکا من ئاگادارم کە ئەگەر چوێلەکەیەک بە ئاسمانی ئەمریکا دابڕۆ بازی وەردەگرن. ئێمەش مافی خۆمە کە ئەو شتانێک کە دێن بۆ هەرێمی کوردستان باز دابنێن. بەرحەڵ ئاسان نەبوو لەلایەنی هێندێک بازرگان و خەڵکێکی تریش ناو کۆمەڵگای خۆمان ئەوانەی کە سوودیان لەو بێ سیاسەتی و بێ سەرپەرشتیکردنی بەرهەمی خۆماڵی بینی بوو زەرەریان لەم قەزەدا دەبینی. بەتایبەتی هێندێک بازرگان زۆرشان هەوڵدا بەڕاستی ئێمە قبوڵمان نەکرد، یعنی ئێستا سەری گرتووە. ئێستا جوتیاری ئێمە مەگەر سوێندەنا قازانج دەکات. دووەم بەرهەم ینی لە هێندێک بەرهەمان بەڕاستی ئێمە چەند قات بووتەوە. داهاتێک بۆ هەرێمی کوردستان بەدەست هاتووە کە بەس لە 8 مانگدا کە من جارێکە ڕام گەیاندووە 71 ملیار داهاتی ڕسوماتی بەروبوومی کشت و کاڵی بووە و کەمبوونەوەی ینی هەناردەکردنی بەروبوومی کشت و کاڵی بۆ هەرێمی کوردستانیش. یعنی من وەفدێکی فەرمی وڵاتی تورکیا هاتە لامان لە ئاسێکی بەرز هەمویان بەداتا بۆ هێنابن کە 128 بەرهەمی کشت و کاڵی بۆ هەرێمی کوردستان کەمی کردووە کە بەڵێ بۆ ئەوان ناڕحەتە، بەڵام بۆ من قازانجە مای خۆشحاڵیە کەواتە یعنی ئێمە بەرهەمی خۆمان بەکارهێنراوە بۆ دڵنیام ئێران زیاتریش وڵاتەکانی کەش بە هەمان شێوە. ئەم سیستەمە ئێمە لەسەری بەردەوامی و ئەگەر لەبەر قەیرانی دارایی نەبووایە بەڕاستی ڕسوماتمان زیاد دەکرد. ئەم ساڵ بیرمان لێ کردووە، بەڵام حەقیقەتەن پێم ناخۆش بوو، پێی ناڕحەت بووم، گوتم ئێستا ئێمە بین لەم قەیرانی دارایی کە خەڵک بە ناڕحەتیدا تێدەپەڕێ بە کێشەی دارایی و ژیانگوزان تێدەپەڕێ بین ڕسومات زیادکەین بە باشمان نەزانی. هەرچەند ئەمەش ئەندازەی خەڵک دەبێ بازەکەی بدا، بەڵام ئەگەر وانەکەین زەرور زیانەکانی ئەمە چی ئەگەر نەیکەین. زەرەری گەورە ئەوەیە کە وڵاتان ینی بازاری هەرێمی کوردستان ئیستیغلال دەکەن و دەیکەن بە بازاری ساکردنەوەی بەرهەمەکانی خۆیان بە باش و بە خراپیەوە بە کواڵیتی بەرز و نزمەوە و هیچ دەسەڵاتیشی نابێت، چونکە ئەو کاتەی کە ئەگەر ئەتوو سیستەمی پاراستنی بەرهەمی خۆماڵی نەبێت، بەرهەمی خۆماڵی نابێت کە نەبوو ئەو وڵاتانە ئیستیغلالی بازاری دوو دەکەن، ئەو کاتە بە ئارەزووی خۆیان شت گران دەکەن، هەرزان دەکەن، باش دەنێرن، خراپ دەنێرن، ناساری لەوەرە کە هیچ نییە قبولی دەکەین.